سڵاوتان لێبێ مناڵە چاوگەشەکان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بێ. داپیرە میوانی ماڵەکانتانە لە بەرنامەی ماوەی مناڵانی کورسات بۆ گێڕانەوەی چیرۆکێکی نوێ. بۆ ئەمڕۆژ کۆمەڵێک میوانی جوان و چاوگەشم لەلایە وەک هەمیشە بۆ ئەوەی کە داپیرە چیرۆکیان بۆ بگێڕێتەوە لێرە ئامادەن. هیوادارم چیرۆکی ئەمڕۆ جێگەی سوود بێ بۆ هەموو لایەکتان. سەرەتاش لە چیەوە دەست پێکەم بە خێراتنی میوانەکان مەکەم و دواتر یەک بەیەک خۆیان نەناسێنن بەخێر بێن. باشە ئەدی بزان سەرەتا لە تۆ دەست پێکەم گوڵە جوانەکەم ناوت چییە؟ مایکەکە بگرە؟ لیلیا. لیلیا؟ بەڵێ. لیلیا گیان تەمەنت چەندە؟ 9 ساڵی؟ زۆر باشە. لیلیا گیان ئەمڕۆ دڵخۆشی کە هاتی بۆ ئێرە؟ زۆر دڵخۆشم. چاوەڕێیەکی چیرۆکێکی خۆشە بۆ بگێڕمەوانە؟ بەڵێ. زۆر باشە بە دڵنیایی و منیش چیرۆکێکی خۆشە پێشکەشەکەم. ئاتی بزانم ئەم کوڵە جوانە ناوی چییە؟ مایکەکەم لێ بگرە؟ ڕێژنە گیان. ڕێژنەم جلە جوانانە چیە لە بەرتا؟ منیش زۆرم پێ جوانە حەسەکەم دانێکی ئاوام هەبووایە بەس تازە بۆ من نابێ وایە؟ زۆر باشە کێ بۆی کڕیوی؟ وەڵایی نام کڕیوە ئەو ماما ڕۆژ ئەو جاری بووی بە دیاری بووی هێنا ئەی کە جوانە دەستی خۆش بێ زۆر جوانە. باشە دڵخۆشی ئەمڕۆ لێرەی؟ تەمەنە چەند بوو تۆ؟ 8 ساڵی. زۆر باشە کەواتە منیش ئەمڕۆ چیرۆکێکی جوانە پێشکەشەکەم بۆی لەگەڵ کراسەکە تا یەک بگرنەوەوانێ و هەردووشیان جوان بن. باشە دەی بزانی هاوڕێکی کە و ناوی چییە؟ منام ڕۆیانە. ڕەوێنگیان. ڕەوێن تەمەند درێژبی و تەمەنە چەنە؟ تەمەنم 11 ساڵە. 11 ساڵەوەتە ئێستا خوێندکاری پۆلی شەشی؟ بەڵێ. زیرەک بۆ وانە زۆر باشە. لە خوێندنە زیرەک بووی؟ بەڵێ. زۆر باشە هەر دیارەکە زیرەکی زۆر باشە. ئەمڕۆ من چیرۆکێکی خۆشتان بۆی گەڕمەوە بەڵام ئەمێ بزانم پێشووتریۆ لە چیرۆک گرتووە؟ چیرۆک بەڵێ گەورە. زۆر باشە سوودیشە لێ بینەوە لە چیرۆکەکان؟ زۆر باشە کاتە هیوادارم منیش ئەمڕۆ کە چیرۆک بۆ تۆ خوێنمەوە بۆ هاوڕەکانتە خوێنمەوە سوودێکی باشی لێ ببین. اینجا بزانین هاوڕێکی کەوناوی چییە؟ کۆیار ناوێکی خۆشە. کۆیار گیان تەمەنە چەنە؟ 13 ساڵی. لە قۆناغی خوێندن لە چەنیت لە پۆلی چەنی؟ دەرچووی بۆ 8. باشە پێم بڵێ ساڵەکانی کە پێشتر لە سەرەتایی بووی لەگەڵ پۆلی 7 جیاوازی زۆرە؟ هەستەکەی ئەوە خۆشترە چونکە بەرەو گەورە بوو نەچی وایە؟ زۆر باشە. ئەی زیرەکی لە خوێندنگە؟ زۆر باشە. ئەی نێوانە لەگەڵ مامۆستاکانە چۆنە؟ زۆر خۆشە. زۆر باشە کەواتە پێویستە ڕێز لە مامۆستاکان بگیرێ لەبەرەوەی هەمیشە ئەوان فێریشتی باشتانەکەن و زانیاری باشتان پێیان و هەموو ئەو کەسانەشی کە لە کۆتاییە بن بە هەر شتێک لەسەر دەستی مامۆستا پێگەن وایە؟ کەواتە پێویستە زۆر ڕێزیان لێ بگیرە. ئادی بزانین ئەم کوڕە جوانە ناوی چییە؟ ناوم ئەهۆنە. کێ؟ ئەهۆن. ئەهوان. بەخێر بێ کاکە ئەهوان تەمەنە چەنە؟ 10 ساڵمەشم بۆ یانس. ئافرم سەرکەوتوبی. ئەی پێم بڵێ ئەمڕۆ چه هەستێکە هەبوو کە هاتی بۆ بەرنامەی ماوەی مناڵان؟ وەڵایی دڵخۆش بووی؟ زۆر باشە منیش هەمیشە تەمەناکەم کە هەمووتان دڵخۆش بن بێگومان هەرە بێ دڵخۆشیش بن لە بەرۆی لە ماوەی مناڵانی کورسات کۆمەڵێک چیرۆکی خۆشتان گوێ لێ بێ و هەروەها کاتێکیش کە سەیری تەلەڤیزۆنەکان خۆتانە بینەوەنی کە دڵخۆشە بن وایە؟ زۆر باشە. ئادی بزانین ئەو گوڵە جوانە ناوی چییە؟ من ناوم ڕێیانە. ڕێیان؟ ڕێیان گیان تەمەنە چەنە؟ 13 ساڵم. 13 ساڵی. ڕێیان پشووی ئەم هاوینە لە ماڵەوە خەریکی چی بوو یارمەتی دایکتدایە بۆ ئیش و کارەکان؟ بەڵێ. زۆر باشەواتە ناچی هەر بخەویت و بە دایکە بڵێ تااقەتم نێ ئیشکەم؟ هەدا زۆر باشە کاتە ئیشی ماڵەکەش دەکەی ئافرم. ئەی جگەلەوە خەریکی چیتر بووی؟ لە دەورەش بوو. لە کەواتە لە خولەکانە بووی؟ چیتە چ خولێکەوە؟ فێربوونی زمانیان؟ فێربوونی زمان چۆم؟ زۆر باش. ئەنجا کۆمەڵە دەوری تریشت. زۆر باشە دەست خۆشکەواتە پێویستە هەر یەکێک لە خولەکان بتانی تاقی بکەیتەوە مەرج نییە هەمووی لە یەک کاتایان لێک پشووی هاوی ناتوانانی لە پشوەکانی کەیە هەر جارۆ شتێک تاقی بکەیتەوە بۆ ئەوی کە زیاتر فێر ببیت و هەمیش کاتەکانت بە فیڕۆ ناڕوە هەستەکەی لە شتێکی زۆر بە سوودا بەکارهێنا. ئادی بزانین ئەم کاکە جوانە ناوی چییە؟ منام ئاریا. ئاریا؟ بەڵێ. کاکە ئاریا بەخێر بیت. ئاریا و ئەوەی تەنیشتی شبراتەوەیە هەردووکیشتان دوانن؟ ماشەڵڵا چەند جوانیشن پێکەوە زۆر باشە. ئەمڕۆ چه هەستێکت هەیە کە هاتووی بۆ ئەم بەرنامەیە؟
هەستێکی زۆر خۆش بێ. هەستێکی زۆر خۆش بە تایبەتیش کە لەگەڵ براکەتە هاتووی وایە زۆر باشە. تۆ هیچ کاتێک چیرۆکیان بۆ خوێندوویتەوە؟ خۆم لە کازیوەکە ئەی خوێنەوە. خۆ دەیخوێنیتەوە ئەی ئافرم واتە تو ێستا لە کازیوەکە دەوام شتەکەیت ئەچیتە ئەوێ چیتە بەشداری خولەکانەکەی زۆر باشە. ئەی سوودت گەیاندووە بە هاوڕێکانت بۆ ئانی کە چیرۆکیان بۆ خوێنیتەوە دواتر بۆیان ڕوونەکەیتەوە؟ ئەی ئافرم زۆر باشە زۆر دڵخۆشم بەوە کەواتە جگە لە داپیرە مناڵێکی چاوگەشی جوانیشمانەیە کاکە ئاریا چیرۆگە خوێنێتەوە زۆر باشە. ئادی بزانین براکەی ناوی چییە؟ نام ئارۆ. ئارۆ ئاریا زۆر باشە. کاکە ئارۆ تۆ تەمەنت چەنە؟ 13 ساڵی. تۆش لەگەڵ ئاریایە پێکەوە لە خولەکەن هەردووتان؟ زۆر باشە. ئەی تۆ چیرۆک ناخوێنیتەوە؟ وڵاکەم زۆر بەس زیاتر گوێبیستی چیرۆکەکانی وایە؟ زۆر باشە. ئەی ئافرین دەست خۆش. من ئەمڕۆ دڵخۆشم بەڕاستی کە میوانەکانی من و ئەم مناڵە چاوگەشانە هەمویان لە شتێکە خۆیان بینیوەتەوە هەم لە خولەکانە و هەم لە کۆمەڵێ بابەتی ترا ئەوە من زۆر دڵخۆشەکە بێگومان هیوادارم هەمیشە بەردەوام بن بۆ ئەوی کە بتوانن لە داهاتووە سوودێکی باشان بە خۆتان هەم بە چواردەورتان بگەن. ئادی بزانینە و کاکەی هاوڕێ و ناوی چییە؟ نام ئەندیە. ئەندی کاکە ئەندی تەمەنت چەنە؟ 13 ساڵ لە پۆلی چەنی؟ دەرچی بۆ هەشت واتە ئەم ساڵ لە پۆلی هەشتە خوێنی زۆر باشە. کاتێکە لە پۆلی حەوت دەرچووی بۆ هەشت کە نمرەکانە وەرگرت و ئەنجامەکە دیتر دەرچوون بوو هەستت چۆن بوو؟ زۆر دڵخۆش. پێشتر نیگەران نەبووی لەوەی کە دەرنەچی یا دڵنیا بووی لە خۆکە دەرەچی؟ زۆر باشە کەواتە زۆر خۆشە کاتێکە سەرەتا چنە تاقیکردنەوەکانەوە کە هێنە دەرەوە دڵنیا بن لە وەڵامدانەوەکەی یاوتانەتەوە بۆ ئەمیش لە چ کاتێکا ڕوئەیە کە زۆر هەوڵتان ناو و پێشتر زۆر سعیتان کردووە بۆ ئەوی کە بتوانن ئەنجامێکی باش بەدەست بێنن. دەست خۆش زۆر باشە. من زۆر دڵخۆشم بە هاتنی ئێوە بێگومان ئەمڕۆ چیرۆکێکی زۆر خۆشتان بۆ باسەکەم. چیرۆکەکەشی کەسێکە باسی خۆیەکە باس لە چیەکە باس لە گرنگی کارەباکە. هەمومان پێویستمان بە کارەبایە و هەموو کاتێک بیر لەواکەینەوە ئەو کەسێک کە کارەبای داهێنا و دروستیگرۆ سوودێکی زۆری بە هەموو مرۆڤایەتی گەیاندووە وایە کەواتە ئێستا بزانین ئەم کەسەی کە چیرۆکەکە ژێڕێتەوە باسی چیەکە. ئەڵێ بەیانەیەکی زۆر سارد و سەرما بوو بەفر چیاکان و دەشتەکانی هەر هەمووی سپی کردبوو. بایەکی زۆر ساردیش لەگەڵ بەفرەکەی هەڵی کردبوو. خەریک بوو لەسەر ما ڕقە بووینەوە. لەو بارودۆخەیە پاسەکە هات بە شوێن ما و منیش ڕۆیشتم بۆ قوتابخانە. یەک هاوپۆلەکانمی هەمویان کۆ کردەوە. جیاواز لە ڕۆژەکانی تر هیچ کەسێک لەسەر ما تااقەتی قسەکردن و پێکەنین و گاڵتەی نەبوو. سەرما تەنگی بە هەمویان هەڵچنی بوو هەمویان هەڵە لەرزین لە سەرما. پاسەکە زۆر بە هێواشی ڕێگەکەیە بڕی هەتا گەیشتینە قوتابخانە. دواتر بەڕێوبەرەکە وەک پیشەی هەمیشەیی بوو پێشوازی قوتابیەکان لە دەرگای سەرەکیەوە ڕاوەستا بوو. بەڵام ئەو بەیانیە بۆ بەخێرهاتن و پێشوازی نەوەستا بوو. بەڵکو لە بری ئەوە فەرمانی بە شۆفێری پاسەکان کرد کە خوێنکارەکان دانەبەزێنن چونکە دنیا زۆر ساردە و هەموو قوتابیەکان بەرگی ئەو سەرمایە ناگرن. وتی هەموویان بەرەو بۆ ماڵەوە با سەرمایان نەبێت و نەخۆش نەکەون. کاتێک گەڕامەوە بۆ ماڵەوە دایکم بینیمی لەسەر ما هەڵگەڕاوم و هەموو دەم و چاوم سوور بۆتەوە. بۆیە خێرە سبلیتی ژوورەکەی هەڵکرد و هیتەرەکەشی هەڵکرد بۆ ئەوەی کە گەرمم بێتەوە. بەڵام هێشتا بە تەواوەتی گەرمم نەبوو بۆەوە لە ناکاو کارەباکە بڕا. دایکم زۆر خەریک بوو هەتا چاکی بکاتەوە وای ئەزانی کە تەنیا ماڵی ئێمەیە کارەبای نەماوە. بەڵام دواتر بووی دەرکەوت کە کارەبای نیشتیمانی بە تەواوەتی پەکی کەوتووە بەهۆی بەفرەکەوە واتە کارەباکەی هەموو گەڕەکەکە لە کارکەوت بوو. ئیتر دایکم ویستی زۆپاکە هەڵکات تا کەمێک گەرممان بێتەوە. زۆر ماندوو بوو هەتا توانی زۆپایەک دابگیرسێنێ. دیار بوو نەوتەکە
بە خراپی پڵیتەکەی تێگیا بوو هەموو پڵیتەکە ڕقبوو بوو بۆیە نەیەتوانی دایک بگرسێنێ. ئەو ڕۆژە دایکم نەیتوانی تەنانەت خەسالەکەش دابگرسێنێ بۆ ئەوەی کە جلەکانمان و شکاتەوە. هەمووان بە بێتاقەتی بە دەوری زۆپاکەیە دانیشتە بووین تەنانەت نەمانەتوانی سەیری تەلەڤیزۆنیشکەین. هەروەها نەمانەتوانی کۆمپیوتەرەکەشمان داگرسێنی چونکە کارەبا نەبوو. بۆیە بە دایکمم وت باشە دایکە ئێمە چیمانە کرد ئەگەر کارەبا نەبوایە؟ ئەبێ ژیان لەو کاتەیە چەند سەخت بووایە. دایکی شەموتی کوڕەکەم کارەبا نیعمەتێکی گەورەیە هاوشێوەی خۆراک و ئاو پێویستە. ئەگەر کارەبا نەبوایە بێگومان ژیانیش زۆر سەختە بوو بە تایبەتی لە ئێستایە. هیچ ئامێرێکی کارەبا کاری ناگەر ئەو کاتە بوو هەوڵێکی زۆرمان باە خۆمان زۆر ماندوو بکردایە بۆ ئەوەی کە خۆمان گەرم بکەینەوە و جلوبەرگەکانمان بشۆین و ڕووناکیەکمان دابیم کردایە تا لە تاریکی شەو لەبەریا دابنیشین. هاوکات ئەو کاتە نە تەلەڤیزیۆن و نە کۆمپیوتەر و نە ڕادیۆ و نە تەسجیل و نە مۆبایل و نە هیچ ئامێرێکی تر بوونی نابوو کە پێویستی بە کارەبا بێ بە تایبەت. بیهێنە پێش چاوی خۆ ئەگەر ژیان بەبێ ئەم ئامێرانە بوایە ئەبێ چەند سەخت بێ وایە؟ بێگومان ئێمە بیر لەواکەینەوە گەر ئێستا ئەو شتانە هیچی نەبوونایە ئێمە چیمانە کرد. دایکیشی بە هەمان شێوە هەروای وت بە کوڕەکەی وتی ئەگەر بێت و ئەم ئامێرانە نەبوونایە بێگومان ژیانمان زۆر سەختە بوو. ئەمیش وتی ڕاستە دایکیان بەڕاستی تامەزرۆم بووم تا ئەم ڕۆژ نەمزانی بوو کە کارەبا ئەوەنە نیعمەتێکی گەورەیە و بەسوودە بۆ خەڵک کەواتە ئێمە زۆر پێویستە بەردەوام پارێزگاری لێ بکەین و زیادە ڕەوی نەکەین لە بەکارهێنانی کارەبایە. ئەو ڕۆژەیان بەبێ کارەبا بەسەر بێ ڕۆژێکی زۆر سارد و زۆر ناخۆش بوو. بە مانگێک لەیان ڕۆیشت. ئێوارە داهاو لە ناکاو کارەبا هاتەوە. ماڵ بە جارێک ڕووناک بووەوە، تەلەڤیزیۆن داگیرسا، غەسالەکە کەوتە کار، کۆمپیوتەر و خەتی ئینتەرنێت هەمووی کەوتەوە کار، سبلێت ژوورەکەی بە تەواوەتی گەرم کرد و لە سەرما ڕزگاریان بوو، لە خۆشییان نەیان نەزانی چی بکەن. هەمووان سوپاسی خۆیانە کرد لەسەر ئەو نیعمەتە بەرزەی کە پێی بەخشیون. کەواتە هەموویان بە هاتنەوەی کارەباکە زۆر دڵخۆش بوون، هەم لەبەر ئەوەی کە هەموو ئامێرەکان کەوتنەوە ئیش، هەم ماڵەکە گەرم بووەوە، هەمیش لەبەر ڕووناکاییەکی باشا دانیشتە بوون. کەواتە بەبێ ئاو خۆراک ناتوانین بژین. لە هەمان کاتا لە ئێستایە بە تایبەتی چونکە پێشتر کارەبا هەبوو هەمومان پێی ڕاهاتوین کەواتە ناتوانین بەبێ کارەباش بەرگە بگرین. ژیان بەبێ کارەبا زۆر سەختە. لە ئێستاوە پێویستە ئاگاداری چی بین؟ ئاگاداری کارەبای ماڵەکانمان بین. زیادە ڕەوی نەکەین لە بەکارهێنانە، کۆمەڵێکشتی زیادە بەکار نەهێنین کە بە کارەبا ئیشەکە بۆ ئەوەی هەمیشە کارەباکەمان بەردەوام بێ و بەو شێوازە لێمان نەکوژێتەوە وەکو ئەم کوڕە جوانە باسی کردووە لە چیرۆکەکەیە تووشی ئەو ناڕەحەتیە زۆرە ببین. دوای ئەوەش هەر کاتێک کە لە ژوورەکانمانایی نەدەرەوە پێویستە سەرجەم ئەو گوڵۆپانە بکوژێنینەوە کە کارمان پێیان نییە، یاخۆت هەر ئامێرێک کە کارمان پێیان نییە بیکوژێنینەوە. چیرۆکی گرنگی کارەبا ئەمڕۆ پێشکەشی ئێوە کرا، بێگومان سوودێکی باشی هەیە و هەمومان لە گرنگی کارەبا تێگەیشتوین. باشە؟ بەڵام من ئەمەوێ ئێستا پرسیارتان لێ بکەم بزانم ئێوە لەسەر کارەبا چیتان هەیە بێڵێن و لە چیرۆکەکەی من چه پرسیارێکتان بۆ دروستبیان چی تێگەیشتون بۆ ئەوەی کە بە منی بڵێن. عادی بزانم سەرەتا لە تۆ دەست پێ بکەم. چیرۆکەکەی من چه سوودێکی هەبوو بۆ تۆ؟ سوودی زۆر و لەبەی کارەبا زەرورە بۆ مایکەکە و ڕاگرە. کارەبا زەرورە بۆ کاتی پێویستی. باشە. لە زستانە لە گەرما بۆ سپلێت و شتەکانەمان پارێزێت، لاینیشە بۆ سار فێنێک بنەوەمان دەست خۆش زۆر زۆر باشە. ئافرین. ئادی ئارۆگیان بزانم تۆ ئەڵێ چی؟ تۆ لە ژوورەکەی خۆتایە لە ماڵی خۆتانە ئەگەر بۆ نمونە
ئیشت بە ژوورەکە و نییە چیتەوە ماڵەوە خۆتە گۆڕیت و یتە دەرەوە گوڵۆپەکە و داگرساوە لەو کاتەیە کە یتە دەرەوە هەر ئاوا بۆ شێوازە گوڵۆپەکە بە هەڵکرایی بەجێ هێڵی نا ئەیکوژن ئەیکوژێنیتەوە بۆچی بۆی زیادەڕەوی زیادە ڕەوی لە کارەبایان نەکرێ زۆر باشە دەست خۆش ئافرین کەواتە پێویستە هەمیشە ئەومان بیر بێ کاتێک کە ئیشمان بە شتێک نەما کە بە کارەبا ئیشەکە پێویستە چی لێ بکەین بیکوژێنینەوە ئادی بزانم ئاریاڵێتی چیرۆکەکەی داپیرە سوودی چی بوو بۆ تۆ سووتی زۆر بوو باشە لەبەرەوەی ئەگەر کارەبا نەبێ ناتوانانی بژی زۆر ڕاستە ئەنج خواردن و شتی شەر بە کاربە ئیشەکاتەکرد کاربانەوەی ناتوانانی کۆمەڵێکشە دروستکەی کە بە تایبەتی بە فڕن و بە مایکرۆکان کە ئەتەوە گەرمیکەیتەوە یان شتێک کۆمەڵە وایە زۆر زۆر ڕاستە و هەندێک ماڵیشەن تەباخەکانیشیان بە کارەباییشەکە کەواتە ڕاستە هەندێک خواردنمان هەیە ئێمە کە تەباخەکەمان کارەبا بێ ناچارین چاوەڕێی کارەبا بکەین بۆی خواردن دروستکەین وایە زۆر باشە ئەدی گوڵەکەم بزانم تۆ چیت هەیە لەسەر کارەبا ڕۆژانە کارەبای ماڵەکەتان چۆن بەکار ئەهێنن بۆ نمونە مۆبایلەکەی بە شەحنەوە باشە کاتێککە مۆبایلەکرێ بە شەحنەوە تۆ خەوت لێ ئەەکەوێ هەستەکەی چی ڕوئەیە زیادە ڕەویە لە بەکارهێنانی کارەبا چونکە مۆبایلەکەت پڕەبێ لە شەحن یاخود بۆ نمونەمە هەر کەسێک لە ئەندامانی خێزانەکە پێویستە ئەمە بزانێ شەو کاتێک کە ئەخەوی پێویستە کارەبای شەحنەکە یاخود گڵۆپەکانی ژوورەکانمان بکوژێنینەوە لەبەر ئەوەی هیچ ڕووداوێکی خوا نەخواستە نەخوازرا و ڕوونەیە وایە زۆر باشە کاتێککە لە ژوورەکەشتا پێویست بە گڵۆپێک نابێ چی بکەی بۆ ئەوەی کە زیاترڕەوی لە کارەبا و بەکارهێنانیان نەکەی بۆەوەی کە زیاتر سوود بە خۆمان بگەێنێ ئەدی بزانم تۆ چیت هەیە لەسەر چیرۆکەکەی من مایکەکە بخەرە لای دەمە بەساڵ هەر کاتێکە لە ژوورەکە خۆات هاتی دەدەرەوە گڵۆپەکان بژینەوە هەر کاتی گشتکە خەوتی موبایلەکە و نەکەی بەشەحنەوە ئەی ئافرم بۆچی لەبەروی زۆر جار بیستومانە ڕووداوێکی خراپ ڕوویاوە بەهۆی ئەوەی کە موبایلەکە بەردەوام بە شەحنەوە بوو گەرم بۆ دواتر تەقیوە ئەو کاتەش چی ڕوئەیە کارەساتێکی ناخۆش ڕوئەیە کەواتە بۆ ئەوی تووشی ئەمە نەبین چیەکەین ئەی کوژێنینەوە دەست خۆش زۆر زۆر باشە ئەدی بزانم تۆ چیڵی کارەبا لە لای تۆ چ گرنگیەکی هەیە بۆ من گرنگێکی زۆری هەیە باشە بێگومان بۆ تۆ بۆ هەموو کەسێک گرنگیەکەی زیاتر لە چیە هەیە ئەدی بۆم ڕوونکەرەوە وەک لە وەرزی هاوینە ئێستا ئەگە کارەبا نەبێ ناتوانانی فێن کوشێت هەڵکەی زۆر باشەکەواتە لە وەرزی هاوینانە پێویستمان پێێتی بۆچی بۆ فێنەکردنەوە لە زستانیشا بە پێچوانەوە بۆ گەرمکردنەوە دەست خۆش بەڵامە بێ ئاگامان لە چی بێ زیادە ڕۆی دەست خۆشکەواتە نابێشتی زیادە بەکار بهێنین کاتێکە سوور ئەزانین کە پلاکێک ئیشمان پێینیان لە ژوورێکا سێ چوار گڵۆپ هیچ پێویست ناکە هەڵبێ تەنها ئەوە نە ڕووناکایی با بە ژوورەکە و بتانی ئەو شتانی کە ئیشت پێێتی بیان بینی پێویست بە زیادە ڕەوی ناکە دەست خۆش ئادی بزانم تۆ کارەبای ماڵی ئێوە چۆنە کاتێک کە کارەبا کوژێتەوە هەست بە چیەکەی هەست بە گەرمیەکی زۆرەکەم بێتاقەتە بیستەکەی گەرماتە لەبەری مۆبەریدەکە یا سپلیتەکە کوژاوەتەوە وایە بەڵام کاتێکەیەتەوە زۆر دڵخۆشەوی زۆر جارەڵێ ئۆخەی کارەباکە هاتەوە بۆی فێنکبمەوەیە زۆر باشەکەواتە کارەباها سوودی خۆی هەیە هەم بۆ سەرما هەم بۆ کاتی گەرما هەم بۆ ئەو ئامێرانش کە بە کارەبا کارەکەن و سوودمان پێگەین و ئێمە بەکاریان نەهێنین کاتە سوودی خۆی هەیە کاتە بێت دەستخۆشی لەو کەسە بکەین کە لە سەرەتاو کارەبای دروست کردەوەیە زۆر باشە ئەدی بزانم ئەم گوڵە جوانە چیم پێڵە دەی تۆ ئەگەر کارەبا بکوژێتەوە خەوتبی هەوای ژوورەکە و گەرم بێت چیەکەی خەبەرە بێتەوە وڵاهی گەرماتە بێش کا جەویش گەرمە بێ سپلێت هەڵکەیجا کارەباش ببڕێ هەر گەرماتە بێ هەر زۆر ناخۆشە بێگومان وایە ئەو کاتە هەستێکی ناخۆش دەبێ بەڵام ئێگەر تۆ گەرما و بوو بێ و پێشتر کارەبا نەبوو بێ و خەول لێ بکەوێ لە ناکاو کارەباکەیەتەوە و موبەریدە و سبلیتەکە داگیرسێ و کاتە هەست بە چیەکەی دڵخۆشە بووم و فێنەکمەوە ئەی ئافرم کەواتە زۆر زۆر سوودی هەیە کارەبا هەر کاتێکیش کە بینیتان لە ماڵەکە بۆ نمونە گڵۆپی دەستشۆرەکە یان گڵۆپی حەمامەکە هەڵکرا و هیچ کەسێکی شیتیانێ بەکاری بێنێ بێت چی بکەی
ئەبێ بکوژێنیتەوە چکە ئەتەقێتەوە ئەو جارەی نەماڵەکەشمان گڵۆڤەکەمان باڵکراوی هەڵکرابوو بەجەمان هێش بوو تەقیەوان کەواتە بۆچی لەبەروی زۆر گەرم بووە لەبەروی گوڵۆپەکە زۆر گەرم بۆ بەرگەی نەگرتو و تەقیوە کەواتە پێویستە هەموو کاتێک لە بیرمان بێ کە کارەباکە بکوژێنینەوە دەست خۆش گوڵە جوانەکەم هیوادارم جارێکی کە ئەم شتە ڕوونێهاتەوە ئاتی بزانم خەپەگیان تۆچی ئەڵێ لەسەر کارەبا ئەڵەن ئەگەر مانکەکە نزیکەرەوە لە دەمەر ئەگەر کە شەحنی موبایلەکەمان وەکو لە هاوڵەکانمان بینی و بوون کوڕێک شەحنێک مۆبایلەکەی کردبوو بە شەحنەوە خۆشیت ئیتر لە پڕێکە ئەو پارانەی کە کوی کردبووەوە لە دەرسەکانیدا هەموو ژوورێکی تەقی بووەوە ئۆی چەند ناخۆشە ئەوە هات ئێمە چەند نیگەرانە بین بۆ هەواڵە ناخۆشانە تەنانەت خۆشی تۆزێک برینداریش ڕاستەکەی کەواتە ئێمە لەوە چی فێربووین ئەبێ ئاگاداری مۆبایلەکانمان بین بە شەحنەوە ئەمەش بەجێ جاروبار هەیە کە لە ماڵەکەمانە کە ئەخاوین دایکەم و دۆپێک هەڵەکات چونکە لاوە چێ ئێمە لە نیوەشەوە بترسین زۆر باشە ئافرین دەست خۆش کەواتە چیرۆکەکەی داپیرە سوودی هەبوو و هەمومان لە گرنگی کارەبا تێگەیشتین ئەبێ هەمیشە دڵخۆش بین بۆی کە کارەبا هەیە و بەڵام بەردەوام ئاگاداری بین و پارێزگاری لێ بکەین زیادە ڕەوی نەکەین هەمیش ئاگامان لە کۆمەڵێک شت بێ بەکاریان نهێنین زیادە ڕەوی بکەین بە کارەباکە و بۆ ئەوی تووشی کارەساتێکی ناخۆش نەبین کەواتە چیرۆکی داپیرە کۆتایی هاو سپاس بۆ گوێگرتنی ئێوە دڵخۆشم کە سووتان لێبینیوە. هەتا چیرۆکێکی نوێی داپیرە و بەرنمەیەکی نوێ کاتێکی خۆش خواتان لەگەڵ.